نووسیوتە وەزیری خوێندنی باڵا ئاگاد لە بژێوی خوێندکاران نییە؟ پێت وایە ئەو ئاگاداری بژێوی خوێندکاران نەبێ؟ بەڕای من ئەگەر ئاگاداریش بێت خۆی بێخەم کردووە لە ئاستیان و لە سەریان نایەتە دەنگ تا ڕادەیەکی زۆر بێ ئاگان لە قوتابیان خوێندکاران. پارەکە پێم وابێ بۆ حکوومەت کەمە 6,000 بۆ قوتابی چەنە ئەم پارەیە؟ بۆ قوتابی تا ئاستێکی زۆرە چونکە من ئاگادارم هەر ئەم ساڵ باوکێک فەردە ئاردێکی بۆ کچەکەی فرۆشتووە پارەی فەردە ئاردەکەی داوە لە کوردستان فەردە ئاردێک 13,000 15,000 ئەکات. ئەگەر قوتابیەک بە پارەی فەردە ئاردێک بگەڕێتەوە داخلی لە ماڵەوە کەواتە 6,000 یاخود کە داوامان کردووە زیاد بکرێت لەوانەیە بەشی قوتابی هەژارەکان بکات. بەڵێ بۆ قوتابیە بژێوی خوێندکاران چۆنە لە ئێستاکەدا بیستوتە هیچ خوێندکارێک وازی لە خوێندنێ نابێ یان هاوڕێکانی کۆمەچیان بۆ کردوێ بەس بۆی لە خوێندن بەردەوام بێ؟ بەڵێ بێگومان لە زۆربەی هەرە زۆریزان کەوکانی کوردستان کۆمەکراوە بۆ خوێندکارانی فەقیر و هەژار و قوتابیشمان لەگەڵ بووە هەر لەبەر ئەوەی کە نەیتوانیوە هاتوچۆ بکات یاخود لە داخلی نەیتوانیوە بگوزێرێنێت وازی هێناوە یان قوتابیمان لەگەڵ ئەو لە داخلی هەبووە هەموو ئیشەکانی داخلی خۆی ئەکە تەنها ئەوەی کە پارەی داخلیەکە نەدات. ئیدی کەوای لێهات وابزانم ئاخر دەرەجەی خراپی بژێوی قوتابیانە.